پێکمانە بینی چەند ڕۆژێک لە ڕابردووە خۆڵبارینێکی زۆر بوو لە تەواوی هەرێمی کوردستانە بگرە لە عێراقیشە و ئەم شەپۆلی خۆڵبارینە بێکمان لەگەڵ تۆشە زۆر جار گفتوگۆمان کرد کە خۆپارێزیەکان چییە بە تایبەتی بۆ خۆمان ئەو کەسانی کە گرفتی کۆندامی هەناسیانێ ڕەبویان هەیە ئەو کەسانی هەستیاریانێ بە تایبەتی مۆرزە وەرزێکە کە زۆر کەس لەگەڵیا لەگەڵ سەوزاییە لەگەڵ ڕووەکەکانە پشمێنیە ئاوی لوتیە ئاوی چاوی هەیە زۆر هەستیاریکە هەیە لە کەسەکانە بەڵام لە هەمان کاتیشان خۆڵبارینە کۆمەڵی کاریگەری تری خراپی هەیە لەسەر ئەندامەکانی جەستەمان بە تایبەتی یەکێ لەو ئەندامانەی کە لە جستەی ئێمە زۆر هەستیارە چاومانە گوێشی پێناین و ئێمەش کوورین بۆ خوا کە زۆر جار پاکەرەوەکانی ناوچاوی خۆمان ئەوەیە کە ئەو خۆڵە پاکاتەوە بەڵام زۆر کەسەیە بۆیە بێ بە گرفت زۆر کەسەیە بۆیە بێ بە کێشە زۆر کەسەیە خۆی گرفتی چاوی هەیە خۆی کۆمەڵە نەخۆشیەکانی چاوی هەیە ئایا ئەم خۆڵبارینە تا چەند کاریگەری هەیە لەسەر چاوەکانمان بۆ کەسی ئاسایی ئەو کەسانی کە گرفتی چاویان هەیە کاریگەریەکەی تا چەند لەسەر ئەوان زیاتر ڕەنگەداتەوە و ئەبێ چۆن خۆمان بپارێزین یاخود چۆن بتوانین ئێمە ڕۆژانە ئەگراسمان بە خورانی چاومان گراسمان کرد بەوەی کە هەستیاری چاومان هەیە بەڕاستی زۆر کەسەیە هەستیاری هەیە خورانی هەیە یاخود چونکە وەرزی ئەوەیە کە هەڵاڵە بڵاوە بێتەوە زۆر کەسەر بەمە هەستیاری هەیە بە پشمە و بە ئاوی چاوەگرێت و هەندێک کەسیشمانەیە خۆی وشکبوونەوەی چاوی هەیە ئەی ئەوانە تا چەند کاریگەریان هەیە کەواتە ئێمە ئەمڕۆ بەگشتی لە تەواوی ئەو بابەتانەی پێویستە بە چاومانەوە پرسیارکەین لەسەری وە ئایا ئەم خۆڵپارینە کاریگەری هەیە ئەی چۆن خۆمان بپارێزین ئەگەر هەر کەسێکی گرفتی چاوی هەبوو زانی ئەم خۆڵپارینە زیاتر گرفتەکەی بۆ زیادەکات ئێمە چۆن بتوانین بە شێوازێکی باش خۆمان بپارێزین و لە هەمان کاتیشە بتوانین بچین بۆ لای پزیشک پێمان ڕێنمایەکانمان پێ بڵێ چارەسەرەکانمان پێ بڵێ و خۆپارێزەکانیشمان پێ بڵێ بۆی کە ئێمە زیاتر هەمومان بەیەکەوە کۆمەڵێک هۆشیاری کۆمەڵی ڕێنمایی باش وەرگرین ئێستا پزیشکێکی بەڕێز لە لامان میوانەویش دکتۆر میران حەسەنەوە پسپۆری نەشتەرگەری نەخۆشیەکانی چاو بە ڕێزیان ئێستا لە ستۆدیۆ دکتۆر سڵاو لێ بەبیانی باش بانی بینەرانیش باش زۆر سپاس دکتۆر ماوەی وا ئەبێت بە هەفتەیەک ئەم خۆڵبارینە بەردەوامە و شەپۆلێکی شەپێکمان زانی کاریگەری زۆر خراپە جێڵ لەسەرمان ئایا بۆ چاومان خۆڵبارین کاریگەری هەیە یاخود نە؟ خۆی بێگومان خۆڵبارین کاریگەری زۆرە لەسەر چاوەکان بە تایبەتی ئەو کەسانی هەستیارن ئەبێتە هۆی هەستیاری چاو بەڵام ئەوەی کە ئیستا لەم ماوەیە کە زۆر نەخۆشکی زۆرێ بۆ لامان هەستیاری چاوی هەیە و چاوی ئەخورێنێ و چاوی ئاوەکا و سوورە بێتەوە ناڕەحەتی کردووە بە زۆری ئەم خۆڵبارینە نییە ئەمە هەستیاری وەرزیە کە لە مۆرزا بەهۆی گوڵ و دارەکانەوە گوڵی دارەکان کە وردە گەشاکەن و ئەمانە بە هەر دەست پێکە ئەمە هەر خۆی هەیە هەستیاری وەرزیە زۆر کەس هەیە بۆ گۆڕینی کەش و هەوایە تایبەتی بەهار هەستیارێکی زۆری هەیە خۆشەر نییە چاوەکە جا لەمانە ئەوانەی کە ڕەبوویان هەیە حەساسەتی پێستیان هەیە ئەوانە حەساسەتی لوت و جیبەکانیان هەیە ئەمانە هەمیان زیاکەن بە زۆری چاوەکان بۆیە ئەبینین لەماوەیە کەسێکی زۆر یەت بە هەستیاری چاو بێچکە اینجا ئەمەی کە چۆتە سەری ئەمە پێڵێن ئەچۆنەوەی کە زیاد بە بۆی ئەم خۆڵەیە زیاتر وای لێ کردووە خەڵکەکە هەستیارە بێ ئەویش تەبعاً جۆری هەیە واتە دکتۆر بۆ کەسێکە خۆی هەستیاریەکەی هەبێ ئەم خۆڵە ئەوەنەی تر بێگومان زیاترێکە بۆ کەسی ئەتیادی خۆی بۆ کەسی ئەتیادی ئەوە وای لێ ناکە بۆ ئەوانەیە کە خۆی هەستیارەکە لە ناو لە شانەیە کە ئەڵێ هەستیاری چییە؟ هەستیاری ئەوەیە کە تۆ لەناو لەشی تۆیە جسمی تۆ کە شتێکی غەریبیت مەسەن خۆڵێکی بەرەکەوێ یا بوونێکە بەسەرتا یا هەوایەکە هەڵێمژی بۆ سنەکانە جسمی تۆ ڕەتفعلی جسمی تۆ کادانەوەی لەشی تۆ زیاترە وەک لە کەسێکی ئاساییرە بەرەوە بەشێک ئەم پێوتێ هایپەرسەنسیتیڤیتی یعنی زۆر هەستیاری بەشێکی لەشی تۆ بەشێکی مەناعەکە زیاتر چی ئەکات کاریگەری ئەکاتە سەری و لێکدانەوەیکی تونتر ئەکا لەبەرەوە لەشەکە بەعزێکی سێرەکە ئەی خوڕێنێ سوورە بێتەوە ئەوانی تر تایە نەبێ لە چاوە عینەنشتە خوێنی زۆر بۆ ڕوا سوورە بێتەوە ئاوەکە چکە لە ژێوێ پاکی کاتەوە وەکو کەسی نییە کە تۆی بینی کە ئەڵین سوور بۆتەوە خوێنی زۆرتر بۆ ڕوا کاڵێ ئاوەکە ئازیە لە مێشکەوە بۆ فرمسکی زواتر ئەڵێ بیسڕە و بیشوە ئەجا لەگەڵەوە کە ئەم ئەبێ بە جۆرێک لە هەوکردن ئەمە پەیوەندی نییە مندامە بە نەخۆشەکەڵم ئەڵە چای مەسەن سوور بۆ ئەڵمەمە هەوکردنە
ئەمە التیهاب نییە بە بەکتریا بە ڤایرۆس ئەمە هەوکردنە ئەمە ڕەتفعلی لەشی تۆیە بۆ ئەم تەنە نامۆی کە بەری کەوتووە کەسی ئاسای لەوانە چای شوایە هەر خۆی چاکە بێتەوە بەس ئەم نا ئەم ڕەتفعلە توونەی لەش کە پێوتێ هایپەرسەنسیتیڤیتی یعنی زۆرە وای لێ ئەکات ئەم شتانە ڕووبە باشە دکتۆر زۆر کاتن بۆیە دەستپێکەکەش یەکسەر بە خۆڵبارینەکە دەستم پێکرد ینی ئەزانی جۆرەکانی هەستیاری زۆر جیاوازن بەڵام ئەم خۆڵبارینە ڕاستە لە هەوایە بەرمانەکەوێت بەڵام ئەزانی لەسەر هەموو تەنەکان ئەم خۆڵامێنێتەوە لەسەر دەستمانە لەسەر مۆبایلەکەمانە لەسەر سویچی ئۆتۆمبیلەکەمانە لە دەرگای ئۆتۆمبیلەکەمانە زۆر جار ئێمە لەسر خیاڵین ئەم دەسابین بۆ چاومان بەریەکەوێت ئەم خۆڵە زۆرەی پێوەیە ئەمە زیاتر گرفتەکەمان بۆ زیاتر چۆن بتوانین ئالەم بابەتانە خۆی ئەم خۆڵە مەسەنگەر خۆڵێک بی لە چاوە جۆرێکە لە هەستیاری و ئەوەی کە لە ناو لە شەکەیە کە لەشە بە شێوازێکی گشتی کاردانەوەی بۆ کات جۆرێکە لە هەستیاری ئەوەی کە شتێک ئەچێتە ناو چاوکەوە ئەوەی یەکسەر لەش وەکو تەنی نامۆ مامەڵی لەگەڵ ئاکات ئەوە ئەچێتە چاوە پێی ناخۆشە بەعزجار یەک چاو وایە نەخۆشەکە پێ لە حساسێتم هەیە یەک چاوە ئەو شتە بەس بەرەو چاوە کەوتووە لەبەرەوە ئەو چاوە کاردانەوەی بووەکە ئەبێتە سووربوونەوە و ئاوەکە و بێتاقەتەکە و هەوکردنەکە تەوان کە تۆ ئەم چاوە لە حاڵەتی هەوکردنا بوو هەمووی ئەکێتە حاڵەتی ئامادەباشی بێگومان ئازاری شێوێ نەخۆش دایمەن ئێمە بە نەخۆش هەڵین ئازار باجار سوودی هەیە ئازار وەکو چۆن بڵێن ئەلارمێکە لە شەیات بۆی ئەم زەلامە بە دوای ئەم بەشەی جەستەی با بگەڕێ ئەین تۆ ئازارە نەبێ ناڕۆی بە دوایە لەوانە شتێکی خراپ هەبێت لە چاوتە بەزەگەرە و ئازارۆ بە دروست ناکامسان بۆ منە ناچی بۆ لای پزیشک زۆر کەس هەیە تەنێکی نامەوە چێتە ناو چاوێەوە چەقیوەتە گلێنەکەیەوە نایە بۆ لای تۆ ئەگەر ئازارەکە نەبێ وای لێ بکات زۆر باشە جا دکتۆر کەسی وا هەیە ئێستا لەگەڵ هەموو ئەم نیشانانە کە بەڕێزت باست کرد ئازاری هەیە تون نابێت چاوی پێڵوی چاویشی یان هەنێک جار چاوی ڕیپۆقەکە ئەمانەش هەر پەیوەندی هەیە بە ئەو ئالێرژیە بۆ حساس هەر کاردانەوەی ئەوکو پێڵێن دیسچارج بەڵام ڕیپۆق جۆری زۆرە ئەنی ئێستاکە من پزیشک پێمانن ڕیپۆق هەوکردن ئەم جۆرەی کە بڵێن هەستیاریەکە جۆرێک لە ڕیپۆقەکە عادەتەن ڕیپۆقێکی لەوانەیە سپیەکی تۆزە لنجی وەکو بڵین ها وەکو تاڵەمویە بەس تۆزە ئەستورتر ئاوا لەم هینابێ هەنێ ڕیپۆقێ نە کلۆکلۆی سپیەوە بە زۆری ئەلم ژێری چاوە لەگەڵ سووربوونەوە ڤایرۆسێکە یان کەسی وای بەیانیان لە خەو هەڵەسێ دکتۆر ئالم سوچەی چاویە کۆوە بێت ئەوە زۆر جار علاقەی بەرەشەکەوێ مەکە بە نەخۆشەکانڵێن زۆر جار ئەو ناچێتە قاڵبی نەخۆشیەوە کێت ئەمەی تۆزە بۆ بە ڕیپۆق دەم و چاوە شایەک دووجار ئەمە ئیفرازێکی لە شەکەیە دەرێکە ئەمە جۆرێکی ترە باسیۆشم نەکرد ڕیپۆقێکی تر هەیە ئەو جۆرە ڕیپۆقی کە بانیان هەڵستی چاوە نووسێبەیەکە و ئەی شۆیت و دوایی سەعاتە دروستە بێتەوە ئەو بەکتریایە ئەم جۆرە ئیفرازاتانە بڵێن کە لە زمانی خۆمان پێڵێن ڕیپۆق ئەمە هەر جۆرەی و نیشانی جۆرێکە لە نەخۆشی هەموو یەک شت نین ئەو جۆری کە ئەمە جەنابە ئەماژە و پێ ئەوەی کە ئەمە و تۆزەی نەبێ ئەو عادەتەن ئیفرازاتێکی لەشە دروستە بێ و زۆر بە نەخۆش هەڵم ئەوە نەخۆشی نییە ئەتوانین علاجی بەبسیمە زۆر جار من علاجان بۆ نانووسم بۆ جۆرە کە زۆر کەس وایە بە زەوانی کە دەمەچاوە شۆن زۆر هەستی پێ ناکات کە دەمەچاوە شۆن ئەمانیانەکەن و نامێن باشە دکتۆر ئێمە ئەتوانین بۆ نمونە چاومان ڕۆژانەکە ئێمە ماندووە بێ بە دەستمانەوە هەنی زۆر بەکاری هێنین زۆر جار خۆمان هەستەکەین کاڵێن چاومان هەڵەگڵۆفین لە ماندوێتە ئەنج ئەم خۆڵ بە منەمێ لەسەر ئەم خۆڵباری نەبێنمەوە کاریگەری ڕاستە و خۆ ناڕاستۆخەکانی کە لەسەر ئێمە بەجێڵێ پێم خۆشە ڕووکردنەوەمان بیتە لەسەری و چۆن ئێمەش ئاگاداری چاومان بین ینی بە بەردەوام ڕۆژانە چاومان هەڵنەگڵۆفین زۆر کەسەیە هیچ سووربوونەوەیکی نییە ئەمەنە چاوی هەڵەگڵۆفێ سووربوونەوەی بۆ دروستە بێ ئەنجا لێرە ڕێژەی خۆڵبارین بەڕاستی زۆرە دکتۆر ینی چۆن بتوانین ئێمە لەو کاریگەریانەی خۆمان بپارێزین خۆی ئەتوانم یەکشتی پێ بڵێن کێشەی ئەوەی خۆڵبارین بۆ چاو چییە مەسەرەن بۆ ئەندامەکانیتی جەستە مەسەرەن پێستە شتێکی تر ئەتوانین بڵێ شتێ لە بەرکەی بۆ هەناسەیە ئەڵی دەمام کێکەکەم بەڵام کێشەکە لە چاوایە تۆ چیەکی ئایا چاوە داخەی ناتوانانی یعنی شتێک نییە بڵێ خۆم ئەپارێزم لەم خۆڵە چاویلکە ئەبێتە پارێزەر لە تشکی هەتاو کە ئەوەگەر ئاماژەی پێبێن تشکی هەتاو یەکێکە لە هۆکاری زۆربەی نەخۆشەکانی چاو ئەو تشکی سەر و بنووشەیی کە لە هەتاوە پێوێترێ ئەڵترابالەترە UV پێڵێن ئێمە
کە زۆر جار چایلکە کرێ ئەڵێمە UV پرۆتێکشنە واتە UV ناڵە بیا لە چاو UV واتە تیشکی سەر و بنەوشەوی ئەمیش جۆرێکی هەیە بیوسیەکەیەتی کە تۆ کاریگەری لەسەر چاو بەڵام خۆڵەکە تۆ چایلکەش بکەی ئەمە لە هەواکایە خۆ هەرە یا لە چاوە مەودایەکەی بۆی کار بچێتە ناو چاوەکەوە دەبینی چاویلکەکە و چاوەکە بۆشایی هەیە بەڵێ ئەوە بە بەهینی جۆرێکی چایلکە هەیە بەس خۆ تۆ ناتوانانی بە هاوڵاتی ئاسایی بڵێ ئەو جۆرە چایلکە بەکارمێنە هەنێ کەس هەیە هەنێ کرێکار هەیە منیان بۆ لام مەسم بۆ نمونە هەنێ ئیشان هەیە بە تابەتیەوەی لە تەپوتۆز و وەستای گەچوو ئەمانن کە تەپوتۆزێکی زۆرانەیە وەستای مەرمەڕ و ئەمانە ئەو جۆرە چایلکەی تایبەتیان هەیە ئەویش بەداخۆ بۆ هاوین نابێت چکاڵە هەمی عراقە کاتەوە بەس جۆرە چاویلکە هەیە ئاواهی کەپسە ئەگەر بینی بێت پیانەوە دینی چالکی دەبابەوەی پیان عینەکی ساق دەبابە ئەگەر ئاواهی کەپسە ناڵە بە هیچ شێوەیەک وەکوی مەلەوانی وایە خۆڵوانە بکە تۆ ناتوانین بە هەموو وڵاتی بڵێ بەوە پرۆ دەرەوە بەرەوە بەداخەوە ئەو خۆڵە شتێکی مباشر نییە بڵی خۆمی لێ ئەپارێزم بەڵام ئەگەر هەستە کرد تووشی هەستیاریەک بووی دا من دەڵم یەکەم خەتۆی تۆ چێ پێشوەی پەنابەری بۆ قەسرە هاتەن شتنی چاوەکەی بە ئاوی سارد ئەگەر چاوە چەند جارە بە ئاوی سار بشۆی سراحەتێکی پێ بکەی بیتە ژوورۆ زۆر جارە ئەوە کافیە بۆ ئەوی کە تۆ پێویستە بە هەنگاوی دوای ئەوە نەبێت چۆن دکتۆر چۆن چاومان بشێن باوی سارد یان ئێماوە ئێستا ئەڕێن بەردەم بەلوعکار بە دوو جۆر بەڵێن شتنی ناو چاوەکە هەیە جۆرێکی مەسەلەن بۆ ئەم خۆڵ و ئەمانە بەس کە تۆ ئاوەکەکەیتر ناو چاوتەوە ئاواهی لەکەی ئەبێ چاو کرابێتەوە لی ئەیە چەند جارێک لی ئەیات ئەو ئاوە ساردە هەم چاوەکە شواتەوە هەم ئەو مرولەی خوێنانە کە تۆ ساردیەکەیتەوە تاوان کە هەر مرولەیەکی خوێن سار دەبێتەوە وردە تسکە بێتەوە خوێنەکە کەمتر ڕاتەوە بۆ چاو هادی ئەبێتەوە چاوەکە ئیسفادەی لەکی بێت گەلەشتنەکە جۆرێکی تر لە دەروی بابەتەکەی ئەمێ جۆرێکی تر لە شتن هەیە من دامن بە نەخۆشەڵم کێکێک مەسەرم بۆ نمونە پاترێکی بە سەراتەقەیە یا تێزابێ فاستی ماڵەوە ئەمانە کە ئەچێتە چاوم ئەم جۆرە سوودی نییە تۆ بڵێ ئاوایم لە چاو یا پیاڵەیە کە ێنم چاوەکەی تێکم ئەم جۆرە مادانی کە ئەیەن لە چاوەکە دامن بە نەخۆشەڵمە ئەبێ بە ئینگلیزی پێوتێک گەش ینی مەسەن تۆ بەلوعی بینی بە زۆر بە قەوەتدا ئاوەکە لەسەر چاوەکە بڕە یا مەسەرەن دەبەیەکی ئاو بڵانە یەک تۆس بیکەیت و ئاوا زەختی لەکی بیشوی چاوەکە یعنی زەخێکی تابێ بیشوی ئەو جۆرەشتنە بۆ نابێت کە تۆ مادەیەکی کیمیاوی بە تابەتی پاکەرەوە مادەی ئەلکەلاینەوە زۆر یعنی کاریگەری خراپیانێ بۆ سەر چاوەکە بەتابەتی گلێنە کە پێوی نووساوە بەوە لا ناچێت تۆ بێ بیشوی لەسەری یەک ئامۆژگاری بچووی شیشێ لەسەر ئەو شتە ئەوانەی کە هەستەکەن تەنێکی نامۆچۆتە چاوی بە تابەتی ئەو برا کرێکار و ئاسنگارەکانمان کە مەسەرەن ئیشی کۆسەر ئەوواکەن کە هەستەکە شتە چاو تکاولێکم بە شێوە میشۆ بەعکسەوە لە بەروی ئەو تەنە چەقیوە لە گلێنە کە تۆ توێ بیشوی ئەی جوڵێنی زیاتر گلێنەکە ئەڕوشێنی بازار چێتە ناوە ئەی چی لێ بکات چی لێ بکات هەستە کرد تەنێ چوو زۆر جار چەند هەزارێکی تازا هێنن ناوە سوچەکەی تکاتان لێکم هۆڵمێن یعنی ئێستا ناچی بۆ کلینیک بەیانیان چەندین استشاری هەیە خەفەرمانەیە لە خەستەخانی شار لە بنکە تەندروستەکان دکتۆرمان هەیە هەمووی پزیشکمانەیە هەمووی دانیشتووە بۆ پزیشکەکە شتێکی ئاسانە ئەڵە پزیشکەکە بە دەرزێک دەرێهێنێ بۆ ئێمە شتێکی ئاسانە لەوانێ من بێن باڵغا هەزارەهای وام دەرێ نابێت لەو کاتی کە لە بیدایەتەوە هاتوومەتە ئەم بەشە بۆ ئێمە ئاسان ئازین بەس تۆ تکاولێکم دەری مێنە چکە جاری وایە لە شوێنی خۆی جوڵێنی ئەوەنی تر گلێنەکە و عزیەتی گلێنە دای من ئەڵین زۆرجان نەخۆشەڵێ گلێنەکەم ئازاری ئەڵم گلێنە هەستیارترین بەشی چاوە کە ئەڵێ گلێنەی چاوم بۆ من بەیشێکەڵی گلێنی چاوم ئەو قسەیە لە خۆیەوە نەهاتووە گلێنە زۆر هەستیارە ئازاری گلێنەش زۆر زۆرە لەبەرەوە تکالەکەین ئەم جۆرانە ئەوەی کە بەم هەستیاریە بێ وتمان ئاوا بەو شێوازە بیشوە ئەوەی کە هەستی کرد پاکەرەوەی تێزابێت پاتێکی سارە تەقی بە چایە بە شێوازێکی تون ئاوەکە بڕوا لەسەری ئەوەی کە هەستی کرد مەسەن بەردێکە پارچێ ئاسنە چاوەکە چقی دەستکاری ناکات چێ لە بچیت دەستکاری ناکات بۆ نمونە ئێستا من خو لە خۆمەوە دەست پێکەم تەنێکە چێتە چاومەوە هیچ ناکەم هەستە کرد ئیکی چۆتە چاوەکەەوە بەجار لەم سپێنەیە لەسەرەوە زۆر نەچەقیوە یەتە دەرەوە هەمووی چاوی خۆتە زۆر ئاز یەتە دەرەوە بەڵام ئەو
بە تایبەتی من جەختەکەم لەسەرەوەی کە لە بەشی پێڵووی چاوە لە ناوە ئێمە پێڵۆکە هەڵەگەڕێنەوە زۆرجار بۆ نەخۆشەکە ئەوە چەقیوە لە پێڵەوەکە لەگەڵ هەموو چاوتڕەکانی شا بەسەر وەکو فڵچەی سیارە فڵچەیەکی سیارە بەڵام بەجار ڕووشاو ئەو بەسەر جامەکەتایە ئەمە هەموو جارە سەر گلێنەکایەت یاخۆی لە گلێنەکە چەقیوە وردە وردە التیابەکە و وردە وردە کونیەکە یعنی من لەم ماوەیە نەخۆشیە هاو بۆلام وتی هەر بێ تااقەتم ئەم شتانە سێرەکەم هەردوو چاوی یعنی یەکێکیان خەریک بوو گلێنەی چاوی کوونە بوو ئەم بۆ نهاتوو چۆن ئازارە نییە تی ئازارم نییە وتم تەکیید قەترەوە بەکارهێناوە یەکەم جار زانی نەوتینە بەڵام دوای قەترێکی دەرکرد لە سەیدەلێک وەریگرت بوو ئەم ئێرانیە هەیە قەترەی بەنجە 1500 دینار سوورێکە هەرتەیەکە ئەو ئازارە ناهێڵە کە بیدایەت ئەمە ژەمەم پیاکە وای لێکە بێ بەلای پزیشک هەرتەیەکە هیچیان خەریک بوو کوونە بوو دکتۆر ئیشەکەی چی بوو واتە چی چوەتە ناو چاوی کۆسەرە زۆرە زۆر زۆرەکان لە چاوی ینی من دامن بە خۆشەکان مەڵم ئەڵم بوو نمونە من وەختی خۆی لە کۆرسێکمەوە لە وڵاتی ئەڵمانە پێیانوتین ئەو نەخۆشانەی کە ئیشەکە مثلا ئەو کرێکارانی ئیشەکەن ئەو جۆرانە چنە چاویانە کە ئێم بۆ لای ئێمە لەوێ تەمین هەیە تەمینی صحی بیمەی تەندروستیە ئەڵە شمولیان ناکە ئەگەر تەکید نەبین عینەکەی کردوتە چاوی شمولیان ناکە ئەم پرسیان وکوتی ئێمە لە هەفتاکانەوە جۆرە نەخۆشانە نابینین بەرکوێن بە خەستەخانە پارێکی زۆران لێسن بووە چکە تۆ ئەگەر جۆری تایبەتی عینەک بکەیتە چاوە تەوانە شتە نایە لە چاوە لەبەرەوەی ئێمە تقریبان لە هەفتاکانەوە جۆرە نەخۆشانە نابینین بۆ منە میمتی شتەوەیەک بە نەخۆشەکان تۆ خۆتە پارێزی تۆ علاقەی شتێکە نەبێ عینەکێکە کاتی ئیشەکەیتە چاو باشەکەواتە وەڵام من دکتۆر لەسەر و قەترێ ئەوەستم چکە زۆر جار ئێمە هاوڵاتیان زۆر کەسێر خۆمانە چینە دەرمانخانەکان ئەڵێن عین قەترەیەکی پاکەرەوەی چاومان بەرێ لەبەرەوەی چاومان ماندووە خەومان کەمە یاخود زۆر کەسێ داوای قەتری فرمێسک کەکات ئەڵێ لەبەرەوەی هەستەکەم چاوم بەردەوامە خوڕێ و کزانەوەی هەیە من پێم خۆشە لە زاری جەنابتانەوە پزیشکێک چۆن ئێمە بتوانین بەپی ڕەنمایی پزیشک نەبێ لە خۆمانەوە قەترە بەکارنێنی بۆ یەکەم جار بۆ قەترەی بەنج من تکا ئەەکەم ینی بە هەموو شێوازێ قەدەغە بکرێ قەترەی بەنج و جۆری تێتراکەینی هەیە و لیدۆکەینی ئەمانەی نادرێ بە کەس خۆی بەکارێنە چون بەداخەوە نابێ بە کەس لەبەر ئەوەی تۆ نازانێ ئەو چاوە چێتی لەوانەیە لە 100 حاڵەتە نەوەی ئەتیادی بەەوە قەترەی بێتی و ئازاب بڕوا بەس تۆ لەو سایە یەکێکی لەوانەیە کێشەیەکی هەبێ دوای بێتە هۆی دەساینە لە دەستدانی چاوەکە حاڵەت ڕوویاوە لەوانەیە بێتە دەستدانی چاوەکە چکە ئازاری نییە التیابەکە زیاکەوە بەکارێنێ ئەو قەترەیان قەترەکانی تر هەتا حەدێ سیستمەکە وایە بەڵام ئەو قەترەیان بەڕاستی زۆر خراپە اینجا کە ئەو قەترانی کە باسمان کرد بێ ڕێنمایی پزیشکینە سەر قۆناغی دووەمی ئەستارێک قۆناغی یەکەمەکە وتمان خۆ لە ماڵەوە بە ئاوێکی سار بیشون چانە بوو هەنگاوی دووەم تۆ چیەکەیت ئەتوانی دوو جۆر قەترەیە قەترەیە پاکەرەوە خەڵک پێڵە پاکەرەوە بڵێن ئەتوانین بڵین ئاوێکی ماقەمە بەکارێن زیانی نییە و زۆر سوودیشی نییە بەڵام زیانیشی نییە ئەمە لەگەڵ فرمێسکی دەستکردەکە جیاواز ئەنجایی لەگە فرمێسکی دەستکرد جیاوازە چکە هینەکە لە چیە مەسەڵەن من دامن بە نەخۆشەڵم ئەڵە من قەترێکە هەمووی وەکوویەکە ئەڵم بۆ نمونە تۆ قەترەیەک ئیکڕی 1500 دیناری پێراوە مەسەرەکە گرامی پارەکە نییە بەسەر خۆی بە عەقڵ بیر کردوە ئایا ئەو کۆمپانیایە ئەچێت هەممان ستراکچەر واتە هەممان مادەی کە فرمێسک جسمی تۆ دروستی ئەکە بە هەمان مادە دروستی بکە بە 1500 بیکڕی ئەو قەتانە پاکەرەوە نین قەتری فرمێسکی دەستکردن هەنگاوی دووەم فرمێسکی دەستکردە یاتوان بڵێن هەنگاوی سێم فرمێسکی دەستکرد فرمێسکی دەستکردیش پێویستی بە پزیشک ناکە جۆری زۆرە جۆری هەیە موادی حافظەی تایە جۆری هەیە موادی حافظەی تیانە بۆنی هەستیارن باشترەوە و جۆرەی بەکاربێنن کە موادی حافظەی تیان نییە بەداخەوانی کە موادی حافظەی تیانە تەمان زۆر باشتر مەڵام گرانترن ئەوتوانێت ئەو جۆرانە بەکاربێن بەڵێ ئەوەش پزیشکی نایە پێش بە ئەوە لە هەموو وڵاتێکە ئەتوانانی بچی بیکڕی پێوترێ ئۆتیسی درەگ یعنی ئۆڤەر دە کاونتر درەگ واتە ئەو دەرمانانەی کە لەسەر کاونتەری ماڵەوەی ئەو جۆرە دەرمانانە پێویستیان بە پزیشک نییە لە هەموو وڵاتێکە تەمان بێچکە لە ئێمە ئەو دەرمانانە جیاکراونەتەوە پیانوتێ ئۆتیسی واتە دەرمانی سەر کاونتەر پێویستی بە پزیشک نییە یەکێک لەوانەوە فرمێسکی دەستکردن و قەدری پاکردوانە من دامە بە نەخۆش هەڵم کڕی و فرمێسکی دەستکردەکە بکڕە
چونکە یارمەتیدەری فرمێسکە تەبیعیەکەی ناولەشی خۆت. بەس هابێت دکتۆر ئێستا کام ئامێرە زیرەکانە بەدەستێنین بەکارهێنین هەر چاومانی وش کردووە هەر جاروبار خراپ نییە ئەوەیە بەڵام ئێستا کەسی وا هەیە کێشەکە تایە زۆرترە تووشی خوڕینی چاو بووە چاوی لەبەر ئەمە تا ڕادێک نمونە بڵین گرژی کردو تونی کردو ئەمانە چی بکەن واتە تووشی هەستیاریەکە بووە کە ئەڵێ خوڕینی چاو دوو جۆری هەیە ئەوەی کە پەیوەست بێ بە بابەتەکەی ئێمە جۆرێکی خوڕین هەستیاریە ئەوەی کەوتمان لەوانی خۆڵەکە بێ وەرزی بێ ئەم گەڵا و دار و گوڵانەی ئەم بەهارە جوانە بێ بڵێن بۆ نمونە جۆرێکی خوڕین هەیە وشکیە ئەمەش هەر جۆرێکە لە کاردانەوەی لەش بەڵام جیاوازە تایبەکە ئێمە کە ئەڵێن وەکو ئەماژەم پیاوە هایپەرسەنسیتیڤیتیە هەستیاری لەش چوار جۆریە ئەمان جۆرێکی ترە کە چاوەکە وشک ئەبێتەوە کە گلێنەکە وشک بێتەوە تەوان لەش فرمێسک باجارەوێ فرمێسک زۆرتر دەرکات ینی هەیە جاربە نەخۆشحاڵی تۆ چاو وشکە ئەڵە ئەی بۆ جار فرمێسکێتە خوارۆ پێەیە ئێڵم لەبەروی وشکە ئازەکیە بۆ لەشاڵە فرمێسکێکی زۆر کە تەڕی کاتەوە بەس تەڕی ناکاتەوە جاروێت لە پڕایەت پێایەتە خوارەوە بەس خۆی چاوەکە وشک اینجا کە ئەم چاو وشکە بێتەوە لەگەڵ ئەو وشکە هەمان شت کاردانەوە بێت لەشەکە ئەبێتە هۆی خوڕین ئەم جۆرە خوڕینە هەستیارینە ئەمە جۆرە خوڕینی وشکی چاوە ئەویش وشکی چاو زۆر جار نەخۆشی هەڵە چاو مشکە و چەندها پزیشکم کردو قەتری بۆ بەکارێنم من دامن ئەڵم بەڵێ وشکی چاوەکە چاکەم بەس بەچی چاکیەکەی تۆ چاوەکە وشکە قەترە بەکارێنی تا ئەو فەدرەی قەترەکە ئیشەکە ئەیدوایەوە وشکە بێتەوە بەڵام تۆ نەچووی هۆکارەکەی چاکەی ئەبێ وشکی هۆکاریە بۆ نمونەیەکێک لەو ئەمانیش ئاماژۆ پێ شاشە زیرەکەکان جارێکی تیش بەزانام هەر لە کورسات باسم کردو ئەو یاسایی بیستەی پێڵەوە زۆر گرنگە بۆ یەکێک کە زۆر شەرێکێکە سەر شاشە بە یەکێک ئیشی نزیکی زۆرە کتێب زۆرە خوێنێتەوە بۆ نمونە دامن ئەڵێن یەک فێری خۆ بکە چاو زۆر بتروکێن دوو هەموو بیست خۆلک جارێ ئەبێ دوورکەیتەوە لەو شاشەیە یا ئەوە تا سێری شتێکەی کە 6 مەتر لە تۆ دوورە یا ئەوە تا بوانی وشکی چاوی هەیە باشتر وایتوانانی ئاوە چاوداخی ئاوە دەستیکانی بەتونینە بۆ 20 چرکە یەک بۆ 20 بژمێرە و دەست پێ بکەڕەوە ئەوانەی کە زۆر لە شان ئەمە بکەن زۆر سوودی لێ وەرەگرن چونکە تۆ کە تەرکیزەکەی زۆر جار ئەمە وەکو فڵچەی جامی سارەوە ئەیوەستێنی ئەم فرمێسکەی کە لێ ڕامێنێتەوە تابەتی بەرەو هاوێنڕۆنی تەبەخورەکە زووتر تەبەخورەکە تۆ ئەو تروکانە سپادەی چییە؟ ئاوایە ئەو فرمێسکایەنە تۆ بەسەر گلێنا و جارێک تەرگەڕێتەوە شوێنی خۆی کەوانی زۆر تەرکیزەکەن هەر تەرکیزەکەن سۆر چیان ناتروکێن ئەو فرمێسکە لەسەر گلێ نامێنێتەوە ئەبێ بە هەڵم وشکە بێتەوە چاو باشە ئەمە وەکو کەسێکی ئاسایی کە چۆن بتوانین لەم بابەتانە خۆمان پارە ئێگەر کەسێک خۆی گرفتی چاوی هەبێت وەکو گرفتی چاو ئێمە هەستیاریانە تا چەند کاریگەریە بێت لەسەر بەڵێوانی کە هەستیاریانە بێت زیاترنەوە ئەنی مەزم بوون بوونەوانی کە چیان وشکە چیان هەستیارە بەڵام ئیشی سەر کۆمپیوتەرە ئەڵێ دکتۆر من 11 ساعت لەسەر کۆمپیوتەرم چی بکەم بۆ خۆ یەکێکم لەوانەی کاتێک کە تەلەبەی دکتۆرا بووم بە ئایپاد سعیمەکە ڕۆژ وا بوو 12 ساعت لەسەر ئایپادەکە بووم 14 ینی هەنی ڕۆژ کە نزیکی امتحاناتە بۆ 14 ساعتی بەردەوام لە بانی و تاوەڕەسەر ئەی بەس چارە نییە توانین بۆ کەسە بڵێ ئیش مەکە یا مەسەن سعیمەکە یا مەسۆ سایبەتەکە یەکێک لەو شتانەی کە بەکارهێنی ئەوەیە وەکو پێم وتی زوو بە چاوی ئیسراحەتکە هەستی کرد هیلاکە بە ئاوی سار بیشووە هەنگاوی دووەم پاکەرەوە یاخود فرمێسکە ئەمە پێشوی بکاتەوە لای پزیشک بەڵام ئەمانە چارەی نەکرد اینجا ئەگەینە سەر هەنگاوی داهات و بچێتە لای پزیشک بۆی بزین هۆکارەکەی چییە چونکە ئێمە دامن ئەڵێن چاوێکێکە لەو ئەندامانەی وەکو سیەکان وەکو دڵ خەڵکە لە چاو زۆر بەکارمێنم سە هیلاکە بێ ئەگەر وابێ بڵێن دڵیشە بەکارمێنە با دڵ لێ نەیە وەڵا هیلاکە بێ شو نادرێ با سیەکانە هەناسە نەیەن هەناسەمەیە با هیلاکە نەبی سیەکان ئێمە دامنیش ناکەن چاویش دامن بە نەخۆشم چام بۆ کراوە بەکاری بێنی ئەو دەقەی تۆ هەڵەسی لە خەوت تانویت چاو بۆ کراوە کە بەکاری بێنی کە چاو ماندووە بەڵی چەنەکە نەخەوتم بەس چاو ماندوو نییە هەموو لە شماندووە بەڵام لەوانەیە لە چاوەکە زیاتر دەرکەوێت گنە هەموو لە شماوەندوە چۆن ئەڵێ مەسەلە بانیۆم پشتم مێشە ئەمەم تەشێن و چی کردو چاویشە وەکووانەیە چاو دامە بە نەخۆشحەڵم بۆ خی گەورە دروستی کردووە ئەو نیعمەتەی پێبەخشوین بووی بەکاری بێنی ئەو نی وڵای سراحەتی پێم بەڵام چۆن پارێزگاری دەکەی
لە کەیاکی بەلای پزیشک لە کای قەترە بەکارێنی ئەو گرنگ خۆی زۆر کاتیژەوە زۆر خراپە زۆر لەم گەنجەکانمان دکتۆرم بابەتە زۆر گرنگ بوو ناخەوێ هەتا 5 و 6 بیانی ناخێ بەیانی لەسێ چاوێکی پێڵێن خۆما پێڵێن کوڵۆی خوێنە ئەی بعد چەند قەترێژی بۆ کڕێ تۆ باخەوی باش بدان چای سوورە بێتەوە کەسی گرفتی نییە کەسی تەندروست هەرچەند ناکرێ قسێ زەحمەتە مۆخۆم لە خۆمە زۆر محاولاکەم کەسی تەندروست ئەوێ لە 10 بۆ 5 دەی شەو 11 شەو بۆ 5 کەسمان پێش 12 ئەچم منێکێک ملاوانی لە 11 نوم خۆم دکتۆر 12کەش باشە ئەگەر نەکێشە بۆ 1 و 2 3کە ئەوە کاتی نووسنە کاتی ئیسراحەتی لەشە شتێکە پێوترێ بایۆلۆجیکل کلۆک واتە سەعاتی بایۆلۆجی لەشی تۆ بۆ ڕاهاتۆ شەوان ئیسراحەتکە هەنێ هۆرمۆنی میلاتۆنین و هۆرمۆنی گەشە ئەوانەی فرازەکە لە 10 شەوە تا 5 بەیانی و 6 ینی بالضبط ئەوانە تا 5 بەیانی کوورین بەس حوت ساعات بەڵام ئەوەی ئەویش هەنێک لەش هەیە هەنێک لەش هەیە چەند پەیوەندی بە پزیشکی چاوانیە بەس هەنێک لەش هەیە بە 6 ساعت تێرخەوە بێ هەنێک لەش هەیە خۆی بە 5 ساعت تێرخەوە بێ هەنێک لەش هەیە 8 ساعت تی ئەوێ بۆی تێرخەوە بێ تۆ ئەبێ دایمەن ئەڵم ئەبێ لەشی خۆ بدۆزیتەوە لە کام جۆرەیە ئەوانەوە پەیوەندی بە چاوانیە بەس 4 جۆر هەیە لە کەسایەتی بە پێی جۆری خەوەکانیان ئەبێ هەموو کەسێک بیخوێنێتەوە لەسەری بزانێ لەشی خۆی کە خۆ خوێنیەوە ئەزانی کام جۆرەیە کام جۆرەیت بەپی ئەو جۆرە معاملە لەگەڵ خۆتا بکەی هەنێک کێ بێ زوو بنێ و زوو هەستێ هەنێک 12 نیۆڕۆ هەڵەسە منێکم لەوانەیە کە قەت ناتوانم 12 نیۆڕۆ هەستم ئەوەش کاریگەری زۆر لەسەر چاوەکان زۆر باش جا دکتۆر ئێستا با بنە سەرەوەی کە ئەو کەسانەی کە هەستیاریان هەیە زۆر جار ئەزانین ئەم هەستیاریە هەر بەردەوام لەگەڵیان ئەبێت ساڵانە دووبارە بێت تۆ بەرکەوتنیان ئەبێت لەگەڵ ئەو دۆخی کە هەستیارەکان بۆ دروستە بێت هەمی سانتیان نەزین و ئەبێتەوە سەر هەڵاداتەوە لەم کاتانەیە ئەمانە هەندێک دەرمان بەکارهێنن ئەم دەرمانانە ئەوچێت بۆ نمونە ماکی زۆرە سترۆیدیە ئەم دەرمانانە باڵێ زۆر جار ناوێرن بەکاری بهێنن بەڕێزت چیان پێڵێ هەر بۆ نمونە ئەوەی کە پەیوەندی بە قەتری چاوە هاتی لەسەر هەنگاوی سێم ستێپی سێهم ئەوەیە کە تۆ دەرمانە بەکارهێنا مەسەرن چاوکە و شت و خۆ پاراست و عینەکە بەکارهێناوە ئەمانە سوودی نەبوو هەستەکرد ناڕەحەتی سەردانی پزیشکی چاوەکەی اینجا لێرە پزیشکی چاو لەوێ بڕیارەیە چ جۆرێک بەکارێنی هەنێ دەرمانان هەیە ئەنتی هیستامینەکانن ئەوانە ماکیان کەمترە بەڵام کەمتر کاریگەریان هەیە و دڕەنتر ئیشەکەن خەڵک زۆر حەزی لەوانە نییە تۆزێمە بەپەلەیە حەزی لە دەرمانێکە بەڕاستی ئەمڕۆ بیەمێ بەیانینە ئەو پەڕی دوو بەیانی ئەیبی نەمێنێ و فڕەیە من کە بە نەخۆشەڵم کە تۆ دەرمانێکە بۆ ئەنووسرێ لە تەنیشت تێنووسم ئەمە بۆ 7 ڕۆژ ئەمایان بۆ 2 هەفتە خۆی وایە کۆرسی هەیە تۆ ئەگەرە جارمان مەسەڵەن دەرمانەکان نووسیت لێ نووسی 3 هەفتە بەکاربێنە هەفتە یەکەم ڕۆژی 4 جار 2 هەفتەی دووەم ڕۆژی 2 جار ئەڵێ بۆ ئەڵم بۆی مەهاوینە نێتەوە اینجا دەرمانە ستیرۆیدەکان بۆ حساسیت زۆر بەکارێنین بەڵام دەرمانی ستیرۆیدی بە شێوازێکی گشتی ماکیانەیە ئەگەر زۆر بەکاری بێنی زۆر بەکاری بێنی بێتە هۆی 2 جۆر نەخۆشی کە زۆر باو نەچاوە بوونی ئاوی سپی ئەو بەرزبوونەوەی پەستانی چاو کە پێوتێ ئاوی ڕەش مادە ستیرۆیدەکان هەم کە بە حەبای خۆیت بۆ ئەو نەخۆشان درێژخانیان هەیە بۆ ئەوەی کە چاو زۆر بەکاری هێنێ ئەوانە بنە هۆی بوونی ئاوی سپی و ئاوی ڕەش مندا من وەکو نمونە نەخۆشێکم هەیە دامن خۆی بە سوعبەتەوە باسیەکە هات بۆ زەختی چای زۆر دەست بوو دوای 6 مان وتم چییە سەیری دەرمانەکانێکم سێکم مادەیەکی ستیرۆیدی تایە وتم ئەمە چییە کوڕەکەی بە سوعبەتەوەتی دکتۆرە فڵان پێوتم دکتۆرە فڵان کێوتی وڵای دراوسەیەکمانە چێتی دکتۆرەکەم ناوێکی خۆشێتی دکتۆرەکەم ئەوی بۆ نووسیم ئەوم بەمسە مادەیەکی ستیرۆیدی زۆر 6 مانی ڕێک تەیە کرد هەر تەیە کرد و تا هەری کڕێەوە لە سەیدەلەوەش کە باسمان کرد کە دەرمانخان نابێم دەرمانی کتابە هاتەوە پستانی چای زۆر بەرز لەبەرەوە ئەوانە کە دکتۆر پێتەڵە 2 هەفتە جاری وایە زۆربەی پزیشکەکان پێتە ئەڵێ من خۆم ئەڵم سەنە ئەمایان ئەتوانین بیکرێتەوە لەسەری ئەمایان 2 هەفتە ئەڵە دکتۆر بیکڕمەوە لەسەری باجاڕەمی 1 جار 1-2 هەفتەی تر باجاڕم نە 2 هەفتەکە تاوە تەنەکەی خۆڵەکە ئەو دەرمانانە ئەبێ پزیشک بۆ بنووسێت تۆ لە خۆتۆ بەکاری بهێن
دەستخۆش دکتۆر زۆر سپاس بەوەی کە بینەرەکانمان سوودی بینی بێت و هیواداریشی وەکو دکتۆر ئاماژەی پێیا هیچ دەرمانێک لە خۆمانەوە بەکارنێنین چکە دوجار کۆمەڵی ماکێ بێ کۆمەڵی خراپیە بێ لەسەر چاوەکانمان چکە چاومان ئەندامێکی هەستیارە کابێت زۆر ئاگامان لێ بێ و هیواداریشین خۆمان بپارێزین هەم لەم تیشکە بە قووەتەی خۆر هەم لەم خۆڵبارینە هەم بتوانین بە شازێکی باش ئاگامان لە چاوەکانمان بێتە گرفتی بۆ دروست نەبێت دووبارە سپاس بۆ تۆ دکتۆر سپاس زۆر سپاس